دەوێت هیوادارم کە باش بن من ئێستا لە شاری هەولێرم بە دیاریکراوی لە بازاری قەیسەری کۆنی هەولێرم کە لە دوای قەڵای هەولێر یەکێکە لە قەرەباڵغترین و واروەها کۆنترین شوێنەکانی شاری هەولێر کە مێژووی دروستبوونی بۆ زیاتر لە 200 ساڵ پێش ئێستا بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی دەگەڕێتەوە. جا ئەم بازارە تایبەتمەندی زۆری هەیە هەر لە بیناسازیەکەی و هەر لە ئەو بابەتانەی کە لەم بازارەدا بوونیان هەیە جیاوازیان هەیە. جا شێوازی بیناسازیەکەی بە شێوازێکی کەوانەیی کۆن دروست کراوە کە بازارەکە سەرجەمی لە دوو قات پێک هاتووە و هەروەها هەرچێکت بێ لەم بازارەدا دەتوانێت بەدەستی بخەیت هەر لە بابەتی ئافرەتان و کاری دەستی و واروەها بوونی چای خانە و شیرینی خانە و واروەها پیشەی جۆراوجۆر لەم بازارەدا بوونی هەیە. جا ئێمە ئەمڕۆ ئەمانەوەی گەشتێ بکەین بە ناو ئەم بازارەدا و جوانەکانی ئەم بازارانە بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە. لەگەڵەوەی کە ئەم بازارە کۆنترین بازارە بەڵام چەند جارێک نۆژەن کراوەتەوە و چەند جارێکیش زۆر بەداخەوە کە گڕی گرتووە وەروەها زەرێکی زۆری بەرکەوتووە بەڵام لەگەڵ نۆژەنکردنەوەکاندا چەندین بەشی تازە و چەندین بیرۆکەی جوان لەم بازارەدا هەوڵیان داوە بیهێننەکایە و بیخەنە خزمەت گەشتیاران و کەسانی سەردانی بازارەکە دەکەین. بۆ ئەوەی زیاتر زانیاری لەسەر بازارەکە بزانین دەچینە لای کاک دیدار کە یەکێکە لە کۆنترین دوکاندارەکانی ئەم بازارە. سڵاو لەبێ کاک دیدار باشیت؟ زۆر سپاس دەکەین. کاک دیدار تۆ لە کێکەوە لەم بازارەدای و ئەم بازارە چەند جار نۆژەن کراوەتەوە؟ ئەم بازارە ئەمن خودی خۆم باو باپیرم لەو بازارەی بوونە بەس خودی خۆم لە ساڵی 86 هاتیمە ناو بازاری قەیسەری. خودی خۆم لە 86 لێرە بوومە و لە نۆژێنیش نۆژێن کرایتەوە بەس وەکو ئەم جارە بە تۆتمەیی نۆژێن نەکرایتەوە. ئەمە نۆژێن کرابوو بەس ئەمە و قەیسەریە ڕما بوو تێکسوو بوو زۆر مەشاکلمان هەبوو ئاوی دلۆپەی دەکرد بەس کاتی کە سوتا ئەو جارە نۆژێنێکی بە تەواوی کرا بەڕاستی ئیسراحەتمان کرد ئێستا زۆر بە جوانی کرایە. باشە ئەم قەیسەریە جیاوازی چیە لەگەڵ بازارەکانی تری هەولێر و لەگەڵ شوێنەکانی تری هەولێرە؟ قەیسەری شوێنێکە بەڕاستی ئاساریە کە ئینسان دێ دڵی دەبتۆنە ناو قەیسەری. دوای ئەو قەیسەری ناو بازاری قەیسەری عمومەتەن هەمووی ئینسانی ئەسڵی تێدای خەڵکی هەولێرێ بەعام هەمووی لە باو باپیرانەوە بۆیان مایتەوە. ئینسانی هەموو کەس نییە توانەک نوێ هاتی پتا ئەو قەیسەریەی بەڕاستی یعنی ئەوەی مایتەوە لە بابی مایتەوە لە باپیری مایتەوە لە نەوەکان هاتینە سەر ئەو قەیسەری. باشە ئەو بابەتانی کە لەم بازارەدا هەیە چ بابەتێک زیاتر لەم بازارەدا بوونی؟ وەڵای بابەتی خەیاتیمان هەیە بابەتی ئەشیای خەیاتیمان هەیە بابەتی کەمالیاتمان هەیە بابەتی قوماشمان هەیە و زێڕەنگر لە بۆمە زۆر مهمە لەناو ئەو بازاڕەی چکە سێ بەشی مهمترین جێی کە لە زێر دەفرۆشرێت لە هەولێرەی لەناو قەیسەریە ئەوە لە بۆمە زۆر زۆر باشە ئەو زێڕەنگرانە. ئەم بەشێک کە ئەمێ لین چ بەشێکەوە ئەم بازارە بەگشتی لە چەند ڕاڕۆ پێک هاتووە؟ ئەو بەشە بەرگدرووە خەیاتی ئەو بەشە خەیاتی خەیاتی پیاوانە خەیاتی پیاوانە تەنها هەر لە جارانیش هەر خەیاتی بوو ئێرانە ینی نەک گۆڕانکاری پێکراوی ڕاستان دەتوانندار گۆڕانکاری پێکردیە بەس سێ بەشی خەیاتی ئەو ڕێە ئەو فەرعە خەیاتیە فەرعەکەی دی ئەشیای خەیاتی دەفرۆشرێ. چەند فەرعیتە ئەم بازار بەگشتی یعنی ناو قەیسەری کامل چەند ئەوەیە قەیسەری نۆ دەرکەی هەیە نۆ دەرکەی هەیە قەیسەری بەشێکیان دەکەوتە ناو قەسابان دوو بەشیان دەکەوتە ناو زێڕنگران لە زێرنگران بەشێکی ئەو لای دەکەوتە ناو کەمالەت فرۆشان ئەو جەدە سوڕێتەوە بەشێکیان دەکەوتە لای عەشمە مۆهەندیسی بەشێکیان دەکەوتە ناو پەلەمیز فرۆشان وەخت خۆی ئەو فەرعەیە پەلەمیز فرۆش بوونە
دەکەوتە وێندەر بەشێکیان دەکەوتەکە مزگەفتی ئاتی بەرماخ بەشێکیان دەکەوتە ناو باقاڵی بەشێکیان دەکەوتە ناو نەتزارن ئەوانە هەموو دەرکەی قەیسەرینە هیچ بەشێک هەیە کۆنتیایی نەبوو بێ ئێستا لە کاتی نۆژەنکردنەوەیە بووی زیادکرابێت ئەو بەشێ ئەو دیو ئەویش خەیات بوو پاش نۆژێنکردنەوەی کە دیکۆڕەکە جوان بوو کاجێکە جوان بوو هەموو کردیانە ئەوزارە بابەتی خەیاتی ئەشیای خەیاتی دەفرۆشنێت ئێستا ئەو فەرع بەناو بانگە هەر جێبەی بلێ ناو قەیسەری فەرعی ئەشیای خەیاتی ئەو فەرعەیە باشە ئێستا ئێرە بابەتی درومانی پیاوان هەمووی درومانی پیاوانە هەمووی ئێرە بەڵێ بابەتی دەزڕەنگینیەکانیش نزیکن لەم شوێنەوە یاخود تێکەڵە بابەتەکان کامە دەزڕەنگی دەزڕەنگینی خانمانە یاخود پێداویستی جروبەر نێزیکن ئەوتە لەو لایە و لەو لاشمان هەیە ئی خانمان کەواتە جیاکراوەتەوە بەشەکان بەشەکان زیاکرێتەوە بە هەریەکە ئەوان منتیقێک بە نەعاشتەشی گرتیا منتیقەیە بەس زری کوردی دەفرۆشی باشە جێگە هەیە بەس خەیاتیە منتیقەی بەس مەوادەکەیتی منتیقەشمان هەیە پێشتری پێیان ناویان بە ناوی منتیقەی قەسابانە بەس قەساب نماینە هەم بووینە کەمالیات و بەهارات فرۆش و هەریەکە و نەعاشتەشی دەفرۆشتن لەوێندا ئێستا لەم شوێنەدا خەیاتی کۆنی تیا ماوە والله هەموو لە با پیرانیان لە مایتەوە هەمووی کەونە لێرانە هەمووی لە کۆنەوە هەمووی لە کەونەوە لێرە مایتە بابیان خەیات بووە زۆربیان بابیان خەیات بوو و ئێستا منداڵەکانیان خەیاتن هاتینەوە جێ خۆیان زۆر باشە پێشتر ئەم دیکۆری ئێرە بەم شێوازە بوو یاخود لە کاتی نۆژەنکردنەوەی گۆڕانکاری بەشتەرا هات ئێرە سەرێت جەمەلۆن بوو کاتی ئێرە نۆژێنکراوە جەمەلۆنەکان لە دەرەسەر سیستەمی قەدیمی خۆی کردیانە کەرپوچی ئێرانی شێوازی دوکانەکان ئەمە وەک بلێ بەخۆی ئەکە تو باسی قەیسەری بکەی قەیسەری ئاسارەکەی باز بکەی بەخۆی سێ قەیسەری ئاسارمان هەیە یەک دوو ناوبەتانی فرۆشان قەیسەریمان هەیە بەخۆی سێ قەیسەری کۆنمان هەیە لەناو بازاری سێ جێمان هەیە کەونا و جیانە ئەوانەش وەک لێ هاتیە بووینە عایلەک ئەمە لەناو دەور و بەر جیرانەکانمان یعنی یەک عایلەینا حتا هاتووی عایلیشمان پێکەوەیە یعنی هەموو شتێکمان پێکەوەی لەگەر ئەو جیرانانە ئیناو قەیسەری هەمووی قەدیمن هەمووی لە باب و باپیرانەوە لەیان مایتەوە ئەو سێ قەیسەری یەک دوو یەکیش ناو بەتانیە فرۆشانە جار ئەو نۆژێن نەکرێتەوە ئەوی سوتە ناو بواری جێبەجێکردنی نۆژێن بکرێتەوە ئەوێن دەر نۆژێنکردنەوەی مایە ئەویش ناو بەتانیە فرۆشانە ئەویش قەیسەریە ئاسارە دیدارێکێک لەو شوێنە گرنگانەی کە لەنەوە ئەم بازار و قەیسەریەدا هەیە مزگەوتی گەورەی بازارە جا باسێکی ئەم مزگەوتەمان بۆ کە مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە مزگەفتی حاجی داود لە 1700 والله بالضبط 797 دروست کراوە لێرە دەکا 1359 ئەو مزگەفتە دروستکرا لەو بازارە ئەو مزگەفتە بڕبڕی پشتی بازاری قەیسەریە ئەو مزگەفتە جێ نوێژی بۆ ئافرەتانی هەیە جێ ئاودەستی کرایە لە بۆ ئافرەتان یعنی ئەوەی سیاحی دێتە ناو بازاری گەشتیار هەموو دێنە ئەو مزگەفتەی ئەگەر بێت و ڕۆژێک ئەو مزگەفتە قەپات بکرێت تەئسیر لە هەموو بازاری دەکاتن هەیە مزگەفت نێزیکمان هەیە مزگەفتی حاجی نووریمان هەیە مزگەفتی ئەوەشمان هەیە ئاتی بەرماغیشمان هەیە ناو بازاری بەس ئەوە بڕبڕی پشتی قەیسەریە زەختەشی زۆری لەسەر ئەو مزگەفتە باشە شێوازی بیناکردنی و شێوازی دروستکردنی مزگەوتەکە جیاوازی چیە لەگەڵ مزگەوتەکانی دیکە ئەو مزگەفتە ئەویش ئاسارە کە ئێستا دەچێنایە تەماشای بکە ئەویش ئاساری هەیە ئەوە دیسان ئەوەش نۆژێن کراوە لە 1970 بوو شتەچوەها بوو ئێرە نۆژێن کراوە ئەو مزگەفتە بەس هێستاش هەر پێویستی بە نۆژێنکردنەوەی هەیە بەتەم ئەوە دیسان دەرچووە لە نۆژێنکردنەوەی ئەو مزگەفتەی دیسان ئەوە لەسەریان ئەوە کردیە مەسەرەن وا نۆژێن دەبتەوە سەرن و لەسەر دیزاینێکی نوێ زۆر باشە تا چەند گرنگە بوونی ئەم مزگەوتە لەم شوێنەدا و لەم بازارە گەورەیەدا بۆ گەشتیاران تەنانەت بۆ دوکاندارەکان خۆش لە کاکە مەلۆمە زۆر گرنگە
والله ئەو مزگەفتە نەبیترە مە عاتڵ دەبین هەمومان لۆ نوێژ و لۆ شتەی مزگەفتەکانی هەیە بەس مزگەفتەکانی دیوەچوی گەورە نییە ئەمە لە ناوەشەوە گەورەیە ئەوە زۆر ناویش گەورەیە و جێ زۆری نەفەریش دەگریتن جێی نوێژێ الحەمدوللا ینی بەڕاستی مزگەفتەکە پشتی مێگرتیا مزگەفتی ڕۆژانە حەزاو ئەم مزگەوتە نوێژ و جەماعەت و ئەو بابەتانەی تیا ئەنجام بدرێت هەموو ڕۆژێ نوێژەکان دەکرێت بەس نوێژی بەیانیان ناکرێت کچوە نوێژی بەیانیان کەس لێرە نییە بەس هەموو نوێژەکان لێرە دەکرێت ڕۆژانە جمعایشی تیا ئەکرێت جمعەش تیا خودبەی دەکرێت جمعە تاکە مزگەفتە نەراو بازاری جمعای تیا دەکرێت ئەتەوە مزگەفتەیە دیدار یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم مزگەوتە وابزانام سێ دەرگای هەیە و دەرگایەکیش تایبەتە بە ئافرەتان باسێکی ئەوم بۆ بکرێت ئەو دەرگایە پێی دەرێن دەرگای ناو زێرنگران ئەوە دەرکەی گەورەیە دەرکەی بچووکەی ئەوە لێرە پێی دەرێن ئەوەی ئاسارەکە قەدیم ئەوەش دەرگایەکەیە دەرگایەکەشی هەیە بەس جوانترین شتی ئەو مزگەوتە هەر شتێک ون بیتن لە بازاری یانە ناو مزگەوتی ون بیان بەجێ بێرن ناو مزگەوتی دێن ئەلێ لەدادنێن کەواتەمە شوێنی شتەون بۆکانە ئەوەی ئاعتیبار لەوەی دەکاتن کە هەولێر دەستیان پاکە سانی چاکن خاستن بڵەخەز ناو خەیسەری بەڕاستی هەموو دێن لێرە دادنێن دێن دەدەنە کاک لوقمانی ئەلێ دادنێن ئەگەر شتەکە زۆر قەبە بیتن لە دەشارنەوە هەتە کابرا ناو نیشانەکەی خۆی دەدا دوای دەیدەنەوە دەستی ئەوجە سەعاتی گرانبەهایە ئەوجە نفوسە جنسیە ئیقامەیە ئەوەی دیرە بوون بیتن دێن بەو جام ئەگەی قامەکان هەم بۆ جامەوە دەکرێت هەر کەسێکی ئەمە عیلاقەمە پێدانە ئەجنەبیش بی هەر بێرەوە دەکرێت هەمووی بێرەوە دەکرێت باشە شتێکی تایبەتتر کە هەبێت لێرە سەبارەت بە مزگەوتەکە چی دیکە هەیە وڵڵای تایبەتەکانی مزگەفتی ئێستا لە ژۆرێژ ڕسمی زۆر قەدیمی لێ ئەو مزگەفتەی دیدارم ڕسمانە بۆ کەی ئەگەڕێتەوە مێژوەکەی ئەوانە مێژویانگەرە قەدیمن من معلوماتم زۆر لەسەری نیە لەو مێژوانە چکە تەمەنی من نییە حاجی عەبدولیلا بەخۆی دەزانیتن ئەوانە مێژووی چەندە ئەو ڕسمانی ئێستا و بازاری مزگەوتی بازار ئێرە تەماشایکە ئەمە مەلایەکانە هەر لێرە گیرەیە بزانە حاجی محەممەدە و مەلا عەبدوڕەحمانە و مەلا عوسمانە و مەلا ڕەشاد موفتیە و هەموو لێرەنا بزانە تەماشا ئەوەش بینارەی چەند ساڵ پێشستا ئەوەش مینارەکەیتی ئەوەش زانە مێژوێکی قەدیمی مێژوێکی زۆر قەدیمیە ئەمە بە بیرمان نایە ئەو زمانی من نییە یعنی زمانی باپیریشم نییە ئەوەندە قەدیمە ئەو مزگەوتە لەگەڵ نوێژنکردنەوەی هەوڵیان نەداوە زۆر گۆڕانکاری بەسەرا بن هەر حاجی دایم بەخۆی حەزی لە ئەوەیە ئاساریەکەیە فلکلۆریەکەیە زۆر کەسێ مەسەلەن دەیەوێتن ئەوها بکەوە حاجی بەخۆی حەزی لێ بەخۆی بیکە هەموو شتێک بەڕاستی حاجی هەر بەخۆی حەزی لێ خزمەتی مزگەفتەکەی بکاتن هەر زۆریش خزمەت دەکا بەڕاستی حاجی پێشتر بۆ شێوازە بۆ هەمووی پێشتری ئەو شێوازم بەس هەمووی گۆڕانکاری پێکرد مەسەن جەمەلۆنی کرد جێ ئاو دەستەکەی تعمیر کردەوە جێ زۆر شتی گۆڕانکاری پێکردی حاجی بەس هەر لەسەر فلکلۆری قەدیم خۆی بووە کاتی مەولودانیش تەوەرە تەماشاکە ئێرانە هەموو دێن سەردانی ئێرە دەکەن یعنی ئەوی سەردانی بازاری قەیسەری بۆ ناینەکان نێت ئێرانە ئەمە حتى لەیلەتول قەدر لێرە دەکرێتن هەموو ساڵێ لەیلەتول قەدر دەمینینەوە بازاری زەڕەنگەرانە جیاوازی ئەم بازار و گرنگی ئەم بازارە چیە بۆ قەیسەریەکە و چەند بەشیش تایبەتە بە زەڕەنگەران بازاری زێرنگران بۆرسەیە لە بۆ بازاری قەیسەری یعنی ئەمە سێ بەشی کار و کاسبیمان پشتمان بە و
منطقەی زێرنگران بەسترایە بەڕاستی ئەوەندە خەڵک دەسەردانی زۆر سەردانی زێرنگران دەکرێت ئەجە پاشەوی دێنەکەنەمە گرنگەکەی ئەوەیە کە لە بۆمە پشتی مێ و زێرنگرانە کاتی سووتانیش بەڕاستی تەخسیریان نەکرد زێرنگرەکان لە بۆمە لە هەموو ناحێکی لە بۆمە خراپ نەبوونە. باشە چەند فەرع لێرە تایبەتە بە زێڕەنگەرەکان؟ تقریبا وڵە 4-5 فەرع هەیە تایبەتە بە ئەوەی بە زێرنگران لێرە کە دەچێ خوارێ حتا خوارێ هەر زێرنگرە دەسوڕێەوە هەر زێرنگرە یعنی تەواو منتیقەی تەواوی زێرنگران لێرە. باشە لە دوای زێڕەنگەرەکانەوە چ بەشێکی دیکە؟ بەشی جرک فرۆشی هەیە، بەشی جملەتی سەرپۆشی هەیە، لەولاش بەشی قوماش فرۆشی پیاوان هەیە کە هەر هەمووش نێزیکی یەکدرینە قەیسەری هەمووی نێزیکی یەکدرینە. بەڵێ کاتە سەردانکەرێکی زۆری هەیە ئێرە خەڵکێکی زۆری بیانی ژیان بۆ ئێرە بیانی زۆر دێن ئێرانە هەر زۆر کە بیانەکان دێن تەماشا دەکەن زێرنە ناو جامخانەی عەجایبیان پێدێ لەکنەوە نەشتە نییە لەکنەوە لە ژۆرێ دادەنێن شتووە برە شارەکەمان زۆر ئاوادانە لە خوا لێمان تێک نەدا ئینشاءڵڵا هەولێر حیاتە هیچ جێگۆکی هەولێرێ نییە بەڕاستی لەوە هەموو ناحێکی کە دێن تەماشا دەکەن زێر لە ناو جامخانەیە عەجایبیان پێدێ کە ئەوها ئەمانیشە لە ناو زێرنگ بەجێ دێری حتا سمێنی لە ناو جامخانەی بەجێ دێرن ڕاستەکەی زێری بەجێ دێرن دەڕۆنەوە. کاک دیدار لە ڕووکاری دەرەوە بگومان شازێکی زۆر جوانی هەیە ئەم بازار و قەیسەر باسێکی ڕووکاری دەرەوەمان بۆ بکەیت باسێکی بیناسازێکیمان بۆ بکەیت چۆنی ئەمە دەرەوەی چارەترافی هەمووی بە کەرپوچی تەقلیف کرایە هەمووی کردیانە کەرپوچ هەر چاردەورەی قەیسەری هەمووی کەرپوچە بە شێوازێکی زۆر جوانە و ژێریشی ینی ژۆرەکەشی شارەوانی یەک هەستا هەمووی پانکەی ئاوی تێخستە و پانکانی بۆ ئەو گەرمای ئێستا و لە بەرنامەشی بەڕادیش دانێ ئاو یعنی ئاوی دانێتە ناو گڵاسەکان ئەوەی دێ لە خۆی ئاوەکەی دەخواتن و بە بەلاژ یعنی دینارێکی نادا. باشە چەند جارێک ئەو کۆزایی نۆژەن کراوەتەوە لەگەڵ نۆژەنکردنەوەکە چ شتێک بۆ ڕووکاری دەرەوەی ئەم قەیسەریە زیاد کراوە؟ ڕووکاری دەرەوەی یەکەم جار کە نۆژێن کراوە هەروەها بوو یعنی ئێستا پێشترێ کرابەوە سەقفی نەبوو ناشرین بوو ئاو داهاتە ناو قەیسەری تێک دەچوو ئێستاکە زۆر جوان بووە تەماشایکە ئێستاکە زۆر گۆڕانکاری پێێرەتێ و جمعانیش ئەو خەتەی سیارەی جادەکە هەموو دەژیرا سووری و بەنگەلادیشی هەمویان دەگرت بەسخوا خێری کاکسەنگەری بنووسی ئەو جادەیە کردەوە جمعە یەکەم جمعە بوو ئەو جادەیە کراوە یعنی جمعانی جادەکە ئەکرێتەوە ئەوانیش دادنێن ئەشای جمعان بەس بە نیزام دادنێن یعنی نەک بۆچی ئەوەی قەدیم ڕێیەکەی عالەمێ بگرن ڕێ سیارێ بگرن ئێستا ڕێیەکە بەڕاستی کرایتەوە لە بۆمە جمعان زۆر گرینگە لە بۆمە ئەو ڕێ بکتەوە گەشتیاری زۆر لێ گەشتیار زۆر دێنێ ئێرانە یعنی زۆر گەشتیار جمعان دێنێ ئێرانە ئەتوەرە ناو بازاری بزانە عەرەب و ئەزانە هەموو ڕسمی دەگرن ناو بازاری بەس ئێستا ئەو ڕێکرایتەوە لەخوای بە زیادی زۆر باش بووە. باشە کاک دیدار لە ڕووکاری دەرەوەی ئەم بینایە کۆنیێکی زۆری پێوە دیارە و کولتورێکی زۆری پێوە دیارە هەوڵدراوە هیچ شوێنێکی دیکە لەسەر شێوازی ئەم بینایە دروست بکرێتەوە یاخود گرنگێکی زیاتر بە ڕووکاری ئەم بینایە بدرێت؟ بەخوای ڕۆژانە دەستکاری دەکرێت خەڵک دەستکاریەکەیان شارەوانی شارەوانی ڕۆژانە دەستکاری دەکا لۆ چاکردنەوە شتانی بەڕاستی هەر لەسەر شێوازی بەس خەڵکەکەیمە هەندێک مەشاکلی گەرە زۆرە مەسەن دەبینی کابراایەک ئێلان دەکا ئێلانی لێت دادن ئێستا کاتی بانگەشەوە شتانە خۆ مەمنوعە لە دیواری بدرێت شارەوانی قبول ناکە هەر شتێک لە دیواری قەیسەری بدرێت یان هەیە دەمریتن ئەوەی تازەی لە دیواری قەیسەریدا بە بزماری بەڕاستیەوە جەریمەیە یعنی خۆش نییە شتە چووە دایما بە خاوێنی خۆشە ئینسان ببیندرێەوە نییە؟
ئەوەی کە بینیتان گوزارێکی کورد بوو بە ناو بازاری قەیسەری کۆنی هەولێردا هیوادارین کاتوانی بێتمان بەشێک لە جوانەکانی ئەم بازارە پیشانی ئێوەی ئازیز بدەین سپاسانەکەین کە بینەرمان بوو خواتان لەگەڵ بێت